لە تارانی پایتەخت و بە ئامادەبوونی یاساناسانی ئێرانی و کورد کۆنفرانسی سەردەشت گەشەوە ئاشتی بەڕێوەچوو. کۆمەڵە کۆنفرانسەکانی تایبەت بە سەردەشت کە پێشتر دووجار و بە شێوەی ئۆنلاین بەڕێوەچووە مژارەکانی گەشەی ئابووری و کۆمەلگای مەدەنی کردبووە ئامانجی خۆی و لە کۆنفرانسی سێهەمدا کە لە ماڵی زانایانی زانستە مرۆییەکانی ئێران بەڕێوەچوو باسکردن لە چۆنیەتی بە دوواداچوون بۆ مافی قوربانیانی چەکی کیمیایی لە محکەمە جیهانیەکان تەوەری سەرەکی کۆنفرانسەکە بوو. لەم کۆنفرانسەدا مامۆستایانی یاسای نێودەوڵەتی لە ڕوانگەی یاسا و بڕیارە نێودەوڵەتیەکانەوە باسییان لە چۆنیەتی بە دوواداچوون بۆ مافی قوربانیانی چەکی کیمیایی کردو لە هەمان کاتیشدا ڕایانگەیاند لە ئێران زیاتر لە 65,000 کەس بوونەتە قوربانی چەکی کیمیایی، بەڵام تا ئێستا تەنها 20 کەس توانیویانە لە محکەمە قەرەبوو وەربگرنەوە. لەم جەلسە باسەوەمانە کرد کە چه زەرفیەتێک هەیە کە هەموو قوربانیان سڵای شیمیایی چه سەردەشت بێ، چه حەڵەبجە بێ، چه دیتر مەناتەقی ئێران و عێراق بێ بتوانن بچن داوای قەرەبووکردن بکەن لەو دادگایە لە ئوروپاییە و فقەتیش مەحدودی نەکەن بە دەوڵەتە هۆڵاند، لە ئەڵمان بێت، لە ئۆتریش بێت، لە ئەسپانیا بێت. کارناسان و مامۆستایانی زانکۆی بەشدار لەم کۆنفرانسە هەروەها ڕایانگەیاند لە ساڵانی ڕابردوودا تەنها ژمارەیەکی کەم لە تاوانباران لە محکەمەی باڵای عێراق سزا دراون و ئەبێت کار بۆ دۆزینەوە و ناساندنی هەموو ئەو کەسانە بکرێت کە لەم تاوانە گەورەدا ڕۆڵیان هەبووە. کاربرد سلاح‌های شیمیایی در جنگ بەکارهێنانی چەکی کیمیایی لە شەڕ ئێران و عێراق و بەتایبەت لە کوردستان و لەوانە لە سەردەشت و هەڵەبجە چەندین لایەنی هەیە کە دەبێت بە دوواداچوونی بۆ بکرێت. بەشێک لە تاوانبارانی ئەم تاوانە نێودەوڵەتیە لە دادگای باڵای عێراق سزا دراون، بەڵام بەشێکی بەرچاویان هێشتا سزا نەدراون. هەنگاوی یەکەم دۆزینەوەی ئەو کەسانەیە. هەروە حکومەتی عێراق بەپێی یاسای نێودەوڵەتی بەرپرسە و بە تێپەڕبوونی کات یان گۆڕینی حکومەت ئەم بەرپرسیارەتێ لە ناو ناچێت و دەبێت قەرەبووی قوربانیان بکاتەوە. لە کۆتایی کۆنفرانسی سەردەشت گەشە و ئاشتیدا بە مەبەستی بەرزڕاکردنی یادی 8,000 قوربانی ئەم ڕووداوە 8 نەمامی بەڕوو لە پارکی ماڵی زانایانی زانستە مرۆییەکانی ئێران چێندرا و ئامادەبوانیش پێیان وابوو ئەم کۆنفرانسە ئەتوانێت سەرەتایەکی باش بێت بۆ قەرەبووی مافی قوربانیانی چەکی کیمیایی. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران.